لە ماوەی 2 دەی ڕابردوودا زنجیرەیەک هێرش و تەقینەوە ناوچە جیاجیەکانی تورکیایان کردە ئامانج، بە تایبەت ناوچە گەشتیاریەکان کە بەتەنها لە ساڵی 2014دا 35 ملیارد دۆلاریان خستۆتە سەر داهاتی ناوخۆی تورکیا. هێرشکردنە سەر ناوچەی گەشتیاری سوڵتان ئەحمەد لە ناوەڕاستی شاری ئەستانبوڵ دوایین هێرش بوو کە تا ئێستا لە تورکیا ئەنجامدرا بێت و بەهۆیەوە 10 گەشتیاری ئەڵمانی کوژران و 15 کەسی دیکەش بریندار بوون. دوابەدوای تەقینەوەکەش بەرپرسانی تورکیا سەرخۆشیان لە ئەنگیلا مێرکلی ڕاوێژکاری ئەڵمانیا کرد و هێزە ئەمنیەکانیش ناسنامەی ئەنجامدەری تەقینەوەکەیان ڕاگەیاند کە ئەندامێکی بەڕێگە سعودی داعش بووە بە ناوی نەبیل فەزلی. ئەو هێرشانەی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە تورکیا ئەنجامدراون لە 5 تشرینی دووەمی 2023دا 2 ئۆتۆمبیلی بۆمڕێژکراو لە بەردەم هەردوو پەرستگای بێت ئیسرائیل و نیفە شالۆم لە ئەستانبوڵ لە کەتی بەڕێوەچوونی ئاهەنگی جوولەکەکاندا تەقینەوە. بەهۆیانەوە 27 کەس کوژران و زیاتر لە 300 کەسی دیکەش بریندار بوون. حکوومەتی تورکیاش چاکدارانی ڕێکخراوی قاعیدەی بە ئەنجامدانی تەقینەوەکان تۆمەتبار کرد و قاعیدەش لای خۆیەوە بەرپرسیارەتی تەقینەوەکەی لە ئەستۆگرت، هەرچەندە ئیسرائیل حیزبوڵڵای لوبنانی بە بەرپرسی هێرشەکان زانی. لە 7 تەمووزی 2005دا لە هاوینە هەواری کۆساداسی ڕۆژئاوای تورکیا بۆمبێک لە پاسێکی گواستنەوەی ژمارەیەک گەشتیاری بەریتانیدا تەقیەوە، بووە هۆی کوژرانی 5 گەشتیاری بەریتانی و 14 کەسیش بریندار بوون و گروپی هەڵاوەکانی ئازادی کوردستان بەرپرسیارەتی لە تەقینەوەکەش ڕاگەیاند. هاوکات لە 29 ئابی ساڵی 2006دا 3 تەقینەوە لە هاوینە هەواری مارماریس لە باشووری تورکیا ڕوویاندا و لە کەمدا 21 کەس بریندار بوون کە بەشێکیان هاوڵاتی بەریتانی بوون. بە هەمان شێوەی هێرشەکانی کۆساداس گروپی هەڵاوەکانی ئازادی کوردستان بەرپرسیارەتی خۆیان لەم تەقینەوانەش ڕاگەیاند. لە 22 ئایاری ساڵی 2007دا خۆکوژێک لە ناومۆڵ یەکێک لە بازاڕە بازرگانی و چایخانە گەشتیاریەکانی ئەنقەرەی پایتەختی تورکیا خۆی تەقاندەوە و بەهۆیەوە 9 کەس کوژران و 212 کەسی تریش بریندار بوون. حکوومەتی تورکیا پاکەکەی بە ئەنجامدانی ئەو هێرشە تۆمەتبار کرد، بەڵام هەرزوو پاکەکە تۆمەتەکەی ڕەتکردەوە و ڕایگەیاند کوشتنی هاوڵاتیانی مەدەنی لەوان ناوەشێتەوە. لە 19 ئابی ساڵی 2015دا لە کۆشکی مێژووی دۆڵمەباخچە کە دەکەوێتە سەرگەروی بسفۆر و کۆشکێکی مێژووی پاشەکانی عوسمانیەت تەقینەوەیەک ڕوویدا و دواتر هێزە ئەمنیەکان و ژمارەیەک چەکدار ڕوبەڕوو بوونەوە و پۆلیسێک کوژرا. هێرشەکەش لەلایەن حکوومەتەوە خرایە ئەستۆی کۆمەڵەیەکی چەپی تورکیا بە ناوی بەرەی پارتی ڕزگاریگەلی شۆڕژگێر کە لە ساڵی 1970دا دامەزراون و کۆمەڵێک دروشمی دژی ئەمریکا و پەیمانی باکووری ئەتڵەسیان بەرز کردوتەوە و پێیان وایە حکوومەتی تورکیا کەوتوتە ژێردەسەڵاتی داگیرکەری ڕۆژئاواوە. هاوکات لە 23 کانونی یەکەمی ساڵی 2015دا هێرش کرایە سەر فڕۆکەخانەی سەبیحە گۆکچان لە بەشە ئاسیایەکەی شاری ئەستانبوڵ و بەهۆیەوە کەسێک کوژرا و یەکێکی دیکەش بریندار بوو. هێرشەکەش لە ڕێگەی هاوەنەوە ئەنجامدرا و کۆمەڵەی هەڵۆکانی ئازادی کوردستان بەرپرسیارەتی خۆیان لە ئەنجامدانی ئەو هێرشەش ڕاگەیاند. بێستون شەریف، NRT